خۆشەویستان بگومان پرسە ژینگەیەکان یەکێکە لە پرسە گرنگەکان کە تا قسە و گفتوگۆ و کاری لەسەر بکرێ هێشتا کەمە. زۆر کات باز لەوە کراوە کە پیسبوونی هەوا کاریگەری تەواوی هەیە لەسەر تەندروستی تاکەکان. هەر بۆیە لەم بارەیەوە سیمینارێک بەڕێوە چووە بە دروشمی کاریگەریەکانی پیسبوونی هەوا لەسەر تەندروستی مرۆڤ و ژینگە. بۆیە بە چڕۆپڕی قسە لەسەر ناوڕۆکی ئەم سیمینارەکەین با بزانین کاریگەریەکانی پیسبوونی هەوا چ کاریگەریەکێ بێ لەسەر تەندروستی مرۆڤ بەگشتی بۆچی بیر لەوە کراوەتەوە ئێستا سیمینارێکی لەم شێوازە ڕێک بخرێ بەگشتی ئاو هەوا یاخود هەوا بە تایبەت هەوای کوردستان هەوایەکی پاکە یاخود نازیادکردنی ڕێژەی سەوزایی تا چەنە بێتەوە کارێک بۆ پاکبوونەوەی هەوا. اینجا بۆی بە چڕۆپڕی لەسەر سیمینارەکە و پرسە ژینگەیەکان گفتوگۆ بکەین. ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی و بەڕێز دکتۆر ساڵح نەجیب کە بەڕێزیان پسپۆڕی زانستە ژینگەیەکانن وەڵامی سەرجەم پرسیارەکانمانایەتەوە. دکتۆر سڵاو لێبێ بەخێر بێت. سڵاو لە بەڕێزتان زۆر زۆر بەخێر بێ. دکتۆر باسێکیەوەم بۆ بکە با بزانم ئەم سیمینارە ژینگەیی کە بەڕێزت سازت کردبوو بە دروشمی کاریگەریەکانی پیسبوونی هەوا لەسەر تەندروستی مرۆڤ و ژینگە کە ئەم سیمینارە بەڕێوە چوو بۆچی ئەم سیمینارەشە ساز کرد؟ دەستخۆشیتان لێکەم هەڵبەتە یعنی وەک زانیارێکی گرنگ بۆ تەواوی ژیانەکان و خودی مرۆڤ کە ئەمڕۆ هۆکارە لە شێواندن و پیسکردنی هەوا ئەمڕۆ هیچ تێگەشتێک و زانیارێکی لەسەر هەوا نییە نازانێ هەوا چه گرنگێکی هەیە بۆ ژیانی و بەردەوامی ژیانی وابەستەی بە بوونی هەوا. ئەگەر بزانێت کە مرۆڤ هەوا بە شێوەیەکی سروشتی بریتێ لە تێکەڵەیەک لە گازات لە تێکەڵەیەک گازات ئەنی بە سروشتی نزیکەی 20-25 گاز هەیە کە ئەم تێکەڵەیە 20 لە سا ئۆکسجینە و تقریبا هەفتای نایترۆجینە یعنی باقیاتی بریتێ لە مەسەلە گازەکانی تر ئۆکسیدی نایترۆجینەکانە ئۆکسیدی کاربۆنەکانە لەگەڵ تەنۆچکە ئەم تێکەڵەیە لەگەڵ مادەی ئیرۆسۆڵ چکە ئەکرێت هەر لە ناو هەوادا پێکاتی تیابێ بە دۆخی شلی یعنی بە دۆخی ڕقی هەبێ بە دۆخی شلی هەبێ. ئەم پێکاتێ لە ناو بەرجێکە خۆی ئەبینێتەوە کە پێوترێت بەرجی هەوا بەرج ئەتمۆسفیری پێوترێت و ئەم بەرگە بە هاو ئاهەنگی لەگەڵ 4 بەرجی تر کە سەر بە هەسارەی زەویە پێکەوە کارەکەن کار لە یەکەکەن ئاڵوگۆڕی پێکاتەکانیەکەن مەسەلە بەرجی ئاویت هەیە بەرجی ژیانی هەیە بەرجی ژیانی کە مرۆڤ بەشێکە لە بەرجی ژیانی لەگەڵ بەرجی کرایۆسفیرت هەیە ینی بەرجی بەستەڵەکەکان ئەمڕۆ هەر شێواندنێ لەو بەرجی بەستەڵەکانە بێت هاوسەنگی پلەی گەرما لەسەر هەسارەی زەوی ڕوئەیات لەگەڵ بەرجی لیسۆسفیر یعنی ئەو بەرگەی کە بابلەن چینی سەرەوەی زەوی پێکێناوە ینی خاکی پێکێناوە ینی چینە جیۆلۆجیەکانە سەرەوەی بەشی خاکی پێکێناوە. ئەم بەرگانە لە ناو یەکە بەردەوام ئاڵوگۆڕە بێت لە بینی ئاو لەگەڵ خاک لەگەڵ ژیانەکان لەگەڵ بەستەڵەکان لە بینی پێکاتەکانی ئەم بەرگانە کاتێک بۆ نمونە لە جێگەیەک ئاگرەکەوێتەوە ئەم ئاگرا کاکەوێتەوە ینی ڕاستەوخۆ بەشێک لە پێکاتە گازەکان کە دروستە بێت طبیعی بە سەدان و سەدان جۆر گازت هەیە گازی ئۆرگانیت هەیە گازی نائۆرگانیت هەیە لەگەڵ دەنکۆڵەت هەیە تەنۆچکەی ورد کە بتوانێت لە ناو هەوا بە هەڵواسایی بێنێتەوە. ئەمە ڕاستەوخۆ ڕژێتە ناو هەوا کە چووە ناو هەوا لێەوە ئەڕژێتە سەر زەوی ئەڕژێتە ناو ئاو و مرۆڤەکان کاتی هەڵیەمژن تێکەڵ بە جەستیان ئەبێت. جا شتێک کە لە ئیرادەی مرۆڤ نییە مرۆڤ لا ئیرادیەن بەردەوام لە هەناسادانە هەوا وەرئەگرێت هەوا ئەداتەوە هەر جارێ 500 ملیلیتر ینی نیو لیتر ینی 500 ملیلیتر ینی نیو لیتر هەوا وەرئەگرێت ینی و بەردەوام هەناسایەتەوە. ئەو هەوا چی تایە بۆ بەردەوامی ژیان ئۆکسیژینی تایە سەرچاوی ئەم ئۆکسیژینە کوێیە ئەو سەوزاییە کە بەڕێز ئاماژت پێکرد کەواتە چەند سەوزایی کەم بێتەوە ئەوەنە دەرچەی ئۆکسیژین ینی کەم ئەبێتەوە لەگەڵیشا ئەم ئۆکسیژینە بە تەنها ئێمە بەکاری نارین تەواوی زیندەوەرەکانی تر ئۆکسیژین بەکارێنن لە ئامرازەکان ئێمە سوتەمەنی ناو ئۆتۆمبیل ئەگەر ئۆکسیژین نەبێت ینی سوتاندن نابێت ئەو کاتە جوڵەی مەچینە نابێت و جوڵەی ئۆتۆمبیلەکەش نابێت کەواتە ئەم ئۆکسیژینە کە لەسەر هەساری زەوی ڕێژەکەی بە لە 120 ینی دیاری کراوە بە 120
أمره أو بيستبرش نماوه ولا قليشة يعني هرنما بو باتشان يعني كم من بوتو؟ للناو شاري سليماني بيوانم كردو هجدا عند جار نوز دا يعني دولة صتي دابزين كاتها أم ما دابزينا دابزين أما قد أما وردي كينو بيكين بي إم هر ريجيشي صدي يك لصدا برامبر 10,000 بي إم شكا بيكاتا كاني تر اما جمان بدو بيكاتا كان نيتروجين لقل أكسجين بيكاتا كاني تر بيانا وتيك غازة دقمنا كان أم غازة دقمنا أنا يعني كتيكاليتشي حمد جورن يعني بون من لدوكالي اوتومبيل نزيكي صدان غاز در اچت ناوبرغو بس لدوكالي اوتومبيل باش ام غاز تريسانا يعني دق من كان امانا ككاريغري جوريان لسر جاني مروفاتو لسر حساره دروز كدو غاز دق من كان امان كارتيكري سرچين انت امانه سرچاوي جوازينه جا امريكا بهوي چالاچي مرويه وسوتا من نوت كان الروش لدواي الروش كواليتي هوا يعني تيك اتشت مروف لروجيكا يعني لدقيقة نزيكي هجدة جار هناسة كل جارك نيو لتر هوا ورقري بوي أكسجيني جستي ورقري وشكر بسوتي وعمليات ميتابوليزم به أجر سيركت مروف لروجيكا ينصبو 15,000 لتر هوا ورقريت وأجر أمام بوب كم بتشيلو ضرب تشري هواي كم مروف لروجا كان يزيكي 14 كيلو هوا ورقري 15 بو 14 بلام خواردن لروجا كان مروف تشنيت يعني روجا كيلو 2 كيلو ببي يعني سيرك حوجار بقي خواردن كي كبيست يعني كالوري جستد بنياد بني وعمليات ميتابوليزم بنياد بني حوجار هوا كزور ام بابلين 12 كيلو هواي بو چی ورقريت هتا وكو تنها 500 بو 600 لتر اكسجين لم هوا ورقري كجستي بيوي وابسته جستي بروسيس لا ارادي بروف نانا خواها هناسايا خوتوها هناسايا عمليش لا ارادي كواته هر شيوان بيل كواليتي ام هواي كيانصب يعني يان شانزه هزار لتر هواء اتشت جستد كبارتقاي نزيكي 12 بو 14 كيلو اما كارثات اجر كواليتي كي خراب شكال لقل حرني ولتر كاتشت جستد باش لو ماده بيسكرانا ماده بيسكرا كان راست وخو اجت تشي هوايه كان او تشي هواني لمروفا هي نزيكي دو صدبو يعني 500 مليون تشي هوايته دو صدبو 500 مليون وسايز كان يشان ب 0.2 ملم بو 0.5 يعني كواتا اجت شندن كولي بيسي تابت يعني زوري تابت او تشي هوايه كانت بلوك ابيت كبلوك بو اليرو يعني او نخوشيد بو يتكاعي وكبيوت النخوشي انسدادي دكتور لسر ام بابتي كالي كان كاريجي لسر سيكان درست كوالا بلا توجنيك بخنو ام شو لسر ام بابتي على لسال 2020 توجينو كرا وكاتك كورونا بيابو او ولاتاني كولاتي هجار ومام ناوندن بيزبوني هوا زورتي انا كورونا زور زياتر لولاتانا خلقي كشت ما براوي بولاتاني كهوايان باكا يعني هر راستي پیزبونی هوا آوا بیت هوکاری وی که خلق بکوچه الله لاش کسا کسک اکرید دایبنی بلی با پیزبونی هوا عمره هم داتان یان جیرفانی استاد WHO بأم عليه لصا نوتو نوي دانشتوان هوايك امجن كببي بيوركاني WHO نيا شكا بيوري لصا نوتو نوي خلق هواي الله مجن كببي ورقاني WHO نيا لقندكاني سالاننا يعني صالي 2000 وحظبوا نزيكي حو مليون كيس ببي اماري WHO من WHO رقاية تندروسي جانا مردني بيش وقت مردون والله يسموه حوت بوينو دكتور حوت بوينو يعني نزيك بوتو ولا 10 مليون نزيكي وصلت وصل زياكا اما نخلق مردني بيش وقت مردون مثلا مروفا اگر بدوخي شي اسايب جي رنga هشتاي طاو كدا نوي طواي كدا اگر زور سروشتي بالك شو هاش سروشتي وكواني بعدين دارسان كان امازون امانه يعني تاصت صوبي صال بتندروسيجي من خزانه كان لصد صاليا من الدكتور قصكي برزد امان جينته وخالك كواليتي
تەندروستی هەوا کاریگەری تەواوی هەیە لەسەر تەندروستی ئێمە ئەمە لەسەر تەندروستی باشە ئەی دکتۆر لە دیمەنەکانە من بینیم بۆ نمونە ئەو خۆڵ و خاشاکەی کە ئیتر لە ژیانی ڕۆژانەمانە دروستە بێت و ئەمێنێتەوە لە ناوبردنی ئەم خۆڵ و خاشاکە تا چەند ئەبێتە هۆکارێک ئەگەر بە شێوازێکی تەندروست نەبێ ئەبێتە هۆکارێک بۆ تێکدانی ئەم کواڵیتی هەوایی کە هەیە بەڵێ خۆڵ و خاشاک کێمێ ڕاست و خۆ لەسەر خاکە فرێن ئێستا ڕۆژانە نزیکەی 1000 تەن لە شاری سلێمانی فرێت هەتا 1400 تەن فرێت ئەم خاکە بە طریقی دەمپینێکن طریقێکی دەمپینی ناتەندروست وەلو من لە چەند ساڵە پێش ئێستا راپۆرتێکم بەرز کردو بۆ بەڕێز دکتۆر هەڤاڵ وتم ئەکرێت مادە هایدرۆکاربۆنیەکان ئێمە ینی بڵێن قەواری ئەم پاشەڕۆیە کەم کێنەوە بە تایبەتی خواردنە مادە پلاستیکیەکانە ئەمە وڵاتانی تر هەمووی جیاکراوەتەوە لە وڵاتەکان لە وڵاتانی کارتۆن بەجیا لە وڵاتانی جیهان من خۆم لە وڵاتی ئەڵمانیا ژیام لە ماڵەوە تقریبا 4 جۆر بۆ 5 جۆر سەبەتەی خۆڵی جیاوازم هەبوو یەکی بۆ خۆراک بوو یەکی بۆ مادەی شوشە بوو یەکی بۆ کارتۆن بووە یەکی بۆ مادانەی کە هەدەفێ بەکار نات بەڵام بەداخەوە هێشتا لای ئێمە ینی نەگەشتون بۆ ئاستەی کە ئەم پۆلێنکردنە بکەین و پێبپێی جۆرەکان ڕیسایکل و ڕیوزیکەین بۆ ئامانجە جیاوازەکان بەداخەوەڵم جاوەکو بەڕێزت ئاماژە پێکەی ئەمە ئەگەر ژێر خاکت کرد مادە ئۆرگانیەکان هەمووشی تەڵابن لەوانە مادە پلاستیکەکان کە دەرئەچن لەبەر ئەوەی لە ژێر خاکەکە وەکو پێویست ئۆکسیجین نییە ئەو کاتە چیت بۆ دەرەکە گازی میسێنت بۆ دەرەکە گازی میسێنیش هەر لەگەڵ دەرچوە دەرە و سەرچاوەشی ئاگر هەبێ یەکسەر ئەبێتە هۆکاری سووتان و چەند جار ئەمە لە ناوچەی خۆمان ڕوویاوە لە ناوچەی خۆمان ڕوویاوە کە دەرئەنجامەوەی کە ئەم مادێ ژێر خاکراوە و ئۆکسیجینی پێویستی بۆ نەبووە و ئەم ئۆکسیجینش سەرچاوی سەرێکی وەکو بەڕێزت ئاماژت بکەن سەوزاییە يعني هەر نەک ئەو سەوزاییە سەرچاوی ئۆکسیژینە بۆ من ئەمڕۆ نزیکەی 16 ینی بیلیۆن تەن لە دووەم ئۆکسیدی کاربۆن کە دارەکان بەکارێنێ بۆ کردداری ڕۆژنە پێکاتە و بەشێکی لە جستەی خۆیان قەتیسەکە و بەشێکی لە ناو خاکە جستەیەەکە ینی ئەمڕۆ چەند با بڵێن ئێمە ئەو پانتایە سەوزایەمان کەم بکەینەوە ئەوە نەکارگەری لەسەر ڕەوشی هەوا و کوڵتێکە بەرەو خراپی ئەبێن لەبەر ئەوەی مرۆڤایەتی ژمارەی زۆر بووە بەبێ ئەندازە ژمارەی زۆر بەسە نزیک بۆ تۆ لە 8 ملیار و 300 ملیۆن ژمارەی ئۆتۆمبیلەکانمان زیای کردووە سەرچاوی سوتەمەنیەکانمان زیای کردووە سوتەمەنیە نەوتەکان ئەمانە چەند ئەمانە زیاکە ئەمەنە دەرچەی گازی هۆکار بۆ بە گەرمبوونی کەشوهەوا چکە دوو جۆر گاز دەرەکەن گازە جانەوانن کە هۆکارن بۆ بە گەرمبوونی جیهان وەکو دووەم ئۆکسیدی کاربۆنە میسێنە بامڵێن نایترس ئۆکساید لەگەڵ ئاو ئەمانە هۆکارن بۆ گۆڕانی کەشوهەوا ئەمە کارەساتێ بەشێکیان هۆکارن بۆ نەخۆشیە کوشندەکان بۆ نەخۆشی ئەمە ڕێک ئەو نەخۆشیانەی کە تۆ باسیەکە ئەمە راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ ئەم پیسبوونی هەوا ئەم هەموو نەخۆشی لەکەوێتەوە دەسەیە 45 نەخۆشیانی کە پەیوەندیان بە نەخۆشیەکانی بۆڕی هەناسە و ئەم بابەتانەوە هەیە ئەمە بەوەی پیسبوونی هەوا دەسەیە 29 دەمەنشیاوەتە زەهایمەر بیرچوونە وانە ئەزامەر پارکینسن 26 ئەڵێ جەڵتە شەکرەی دووەم سەکتە جەڵتە شەکەی دووەم جەڵتە دڵ 25 و لەنج کانسەر ینی پێمە توژبوونی سیەکان بە کەنسەر ئەمە پس بەهۆی پیسبوونی هەوە ئەو هەموو یعنی ئەمڕۆ لە ناو مرۆڤ نزیکەی 11 سیستمی ئۆرگانی تێ کار لە هەر 11 ئۆرگانیەکەتەکە و ئەوەی کە زۆر کارتێکراوە کۆ ئەندامی سیەکانتە و لە سیەکانتەوە مادە پیسکەرەکان ڕاستەوخۆ تێکەڵ بە خوێنەکەت ئەبێ و لێەوە دابش بە ئۆرگانەکانی تری جستت ئەبێ کەواتە کوالتی هەوا یعنی چەند مرۆڤ بۆی ئەکرێت ئەگەر بێت لە ژینگەیەکی یعنی با بڵێن هەوا پاکە بژی ئەوەنە بێوەیە لە نەخۆشیەکان و ئەوەنەش تەمەنی درێژ ئەبێت وەک نمونێش حەزەکەم بێنمەوە ڕۆژە لە ڕۆژان ئاوا چۆن یعنی چاپێکتنوکی میدیایی قسەم کردو کارمەندێک دایرەکەی خۆم ڕۆژی دوایی کە بینیمی وتی وەڵای دکتۆر تۆ ڕاستەکەی وتم بۆ یعنی ڕاستەکەی من لە چیایە سەبارەت بە پیسبوونی وتی من بە باوکمەوە نۆ برابوون بە باوکمەوە 8 لەمانە هاتنە ناو شار مامە گەورەکەمان لە دێمایەوە وتی ئەمەی شار هەر 8 متر
مامە گەورەکەمان مامە گەورەکەمان لە کەواتاکرێ بڵێن خەڵکی لادیەکان تۆزێک پارێزراوترن نوێ لەبەرەی هەواکەیان پاکە. دکتۆر شتێکی تر هەندێک گرد و با هەستین ئەگەر ئازێت پێشین هەندێک گرد و ئەم بابەتە پیسبوونی هەوایانە خۆڕەنگە لەسەر خۆراک بنیشەوایە لەسەر هەموو شتێکەنیشێت خۆراک بە تایبەتی لەسەر خۆراگەنیشە یعنی تۆ مادە پیسکەران ئەگەر مێزێکی پاک دانێ لە ژوورەوە دوای بەیانی وەرە سەیرەکەی ئەنوا کاتەی جیاواز ڕاست چاوت ماما بێنە لای شێفەکەش بزانین چی کردووە سڵاو لێبێ دووبارە شێف. دکتۆر باسی ئەوەشی کردوتی بۆ نمونە ئەو بڕە خواردنی کە ڕۆژانە وەریەگری دکتۆر بەرامبەر بەو بڕە هەوایە زۆری فەرەمەوە نییە زۆر زۆری جیاوازە 13 چیلۆ هەوا بەراورد لەگەڵ 2 چیلۆ خێراک خۆراکی گەرانتیکری پێداویژە زۆر جیاوازی هەیە. باشە شێفە خواردنەکان دانین تێوردەوردە بیبینین سەرچاو تاو ئامادە بوو شێف وڵایەتی وا خەریکم ئینشاءالله تاو بووە. جا دکتۆر گرنگی شە خواردن بەس بەشی خۆت ئامادەکەی بەداخەوە بە فیڕۆنەدانی خواردنیش بە فیڕۆدان ببوورە بە فیڕۆدانی خواردنیش ئەمە زۆرە لای ئێمە لە کللتورە نەخوازراوەکان لای ئێمە چکە سنگ و هەیبەتی خۆمان بە زۆری خواردن نیشانین ئەو کابرای بەرپرسی هێن ملیۆنێرە عالەمی دەوڵەمانەکە ئێلۆن ماسک لە ژوورێکی 37 مەتری ئەژی و کاتێکی خواردنێک دانێ ئەو خواردنە ینی بەقەدەر حاڵ و پێویستی خۆی و هەر پارچێکیشی لێ زیاد بێت لەگەڵ خۆی باتەوە پێ عیب نییە قیمەتی بەهای ئەو ئازانێ ئەزانێ بە چمەینەتی وهاتو دەبرهام زۆر ڕاستە جاوەڵا بەداخەوە دکتۆر لای خۆمان ئێستا وەکو مۆدێلێک و کەشخەی لاتەوە کە کەسێک گێت بۆ ماڵەکەت ئەگەر سفرەکەت جۆرەها خواردنی جیاواز و زۆری لەسەر بێ اینجا ئەوە بە مۆدەزان یا بە کەمتەرخەم یا بە میوانەکە نەیەوە لێگانەوە لێگانەوەی بۆ ئەم نانەی کێسا ینی باوە کراوەتە بم ینی ئەم نانەگە تۆ تەماشای بکەیت ئەم گەرمە هەتایە یەتە بەرهەم نزیکەی 6 مانگی لە مانگی 11 چێندێت تا مانگی 5 چەند دەستی کاریشی تیاکات لە جوتیارکە ئەیچێنێ ئەوەی کە عەرزە چێڵێ جاوەی کەی دوورێتەوە جاوەی کەی هاڕێ جاوەی کەی کابنات ئەمە نزیکەی 6 مانگی ویستوە دەیان دەستی کار ئیشی تێکردووە کاتێک کە لێی زیابێ یەکسەری کاتە تەنەکەی خۆڵەوە دەستەکانی خواردنەکەی ئەمڕۆ کاسە دێلایە شەف بە خێرایی باسێکمان بۆ بکەرەوە چی چیت کرد لەو ماوەی کە ئێمە نەمان بینیت کاسە دەلای مریشمان دروست کردەوە ئەمڕۆ لەگەڵ پەتاتەیەکە پەتاتەکەمان چەند خولەکی کوڵانووە ناو کەرەیە بەهارەتەکانی کە بەکارمێناوە بووی پیازمان بەکارێنا لەگەڵ ڤیجیتایە پیازەکەمان هەر بەکارێنا کاگاریە بۆ پەتاتەکە بەکارە سوورمان کردوانێ بۆ کاسە دێلاکەش نانی تورتیلامان بەکارێنا مریشک پەنیری مۆزێرەلا چێدەر فاسۆلای سوور پیاز ئەتوانی قارچێکیش بەکاربێن تا ئێمە ناگەلێ بوو کە سنگەکەی سوور کردەوە تر نانەکە وت دەخەمە ناو تاوەکەیە بوو بەڵێ اینجا شتەکانە تێکردوانە پەنیرەکەمان دانا یەکەم جار پەنیری مۆزێرلاکە باڵی دوایەوە چێدەرەکە سنی مریشەکە پیاز سوور لەگەڵ فاسۆلیای سوور بەڵێ فاسۆلای سوور قاچکیش دەتوانی بەکاربێنی کەپسیکام دیۆ لە خۆگرتو خواردنەکەی پرۆتینی لە خۆ گرتووە لە ڕێ سەوزایی کانزاکانی لە خۆی گرتووە چێوری لە خۆ گرتووە یعنی ئەمە ینی ئەو نوع خواردنەیە کە با بڵێن پاکێجێکی تەواوە بۆ ئەو پێداویستانی کە مرۆڤێتی کانزاکانی پرۆتینی ئەوێ خواردنێکی تا ڕادێک و ئەو ئاستەش بۆ نەفرێک ئەگەر ینی زۆر چاوبرسینە بە سەر و بەرێتی ئەوە دەسەڵی بەدڵی خۆدانی بەڕاستی دەستخۆشی لێ شتێکە لەو خواردانی کە خۆش ینی جێگەی سەرج ماوڵانەوە بۆ دەی ئێمە ینی دەسەکان پاودەرشی پیاکردم پاودەرە چی بوو؟ ئەمە پاپریکای شیرینە بەس بۆ جوانیە زانیارەکانی بەڕێزی هەموو با بڵێن سەوزە وشکەشی پێوە کردووە دەستی خۆش بێت.